سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ بەو هیوایەم هەمووتان باش بن. ئەزان ئەمڕۆ لەکوێین؟ لە گوندێکی جوانی کوردستانین، بەڵام من خۆم پێتان ناڵم ئێرە کوێیە، با مناڵەکانی هاوڕێم پێتان بڵێن. سەیریان کە چەند جوانن. چۆنن؟ باشن؟ ئێرە گوندی کوێیە؟ داریکەلی. ئامادەن بۆی بەرنامەیەکی جواب بکەین بێکەوە؟ حەزەکەن زوو دەست پێ بکەین؟ کەواتە با دەست پێ بکەین. فەرموون! سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ بەو هیوایەم هەمووتان باش بن. ئەمڕۆژ خۆمان ئامادە کردووە بۆ ئەوەی گەشت بکەین بەرەو گوندێکی جوانی کوردستان. ئەمڕۆژ بەڕێ ئەکەوین بەرەو گوندە جوان و دڵگیرەکەی داریکەلی. ئەم گوندە جوانە سەر بە قەزای بازیانە و دووریەکەی نزیکەی 34 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. ئەم گوندە تایبەتمەندی خۆی هەیە لە لای خەڵکی کوردستان. ئەویش ئەوەیە کە ماڵی یەکێک لە شۆڕژگێڕ و سەرکردەکانی کوردی تیا بووە. ئەویش ماڵی مەلیک مەحموودی نەمر بووە. بە قسەی خەڵکی گوند مەلیک مەحموودی نەمر ماوەیەکی زۆر هەتا ئەو کاتی کۆچی دوایی کردووە لەگەڵ خێزان و مناڵەکانی هەر لەم گوندەدا ژیاوە. لە ئێستادا خەڵکی سەردانی ئەو ماڵە دەکەن کە بۆتە مۆزەخانەیەک. خۆشبەختانە ئەم گوندەش وەکو زۆربەی گوندەکانی تری کوردستان قوتابخانەیەکی بنەڕەتی تێدایە و منداڵان دەتوانن تا پۆلی 6 بنەڕەتی لە گوندەکەی خۆیان درێژە بە خوێندن بدەن. خەڵکی گوندی داریکەلی وەکو زۆربەی گوندەکانی تری کوردستان ژیانیان بەندە بەکاری کشت و کاڵی و ئاژەڵداریەوە. لەبەر ئەوەی ڕووبەرێکی بەرچاو زەوی تەخت و بەپیت و بەرەکەتی تێدایە. ئێمە نامانوێت زیاتر لەسەر ئەم گوندە بڵین. ئەوەی ماوەتەوە بازی تەڵە و هاوڕێکانمان بۆتان باس بکەن. کەواتە با بگەڕێینەوە بۆ لای ئەوان. فەرموون! سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ هەمووتان باشن؟ ئەی یاخوا هەمیشە باش بن. پێتان خۆشە هاتوومەتە گوندەکەیەوە؟ چەندێک کەمیان زۆر؟ منیش زۆر 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 دڵم خۆشە. ئەزانن بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاو بەیەوەی عەزیزەکەوێ. ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ داریکەلی. داریکەلی سەر بە ناحیەی کوێیە؟ ئەڵایی. ئەی ناحیەی ئەڵایی سەر بە قەزای کوێیە؟ بازیان. ئەی قەزای بازیان سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی. هەر بشین چەپڵێکی قایم بۆ خۆتان. مناڵەکان حەزەکەن بێمەلاتان و بەیەکەوە نێگفتوگۆ بکەین لەسەر ناوچەکەتان؟ بەڵێ. ئاها ئێستا بێمە لای کێ؟ ئێمە لای ئیناس. ئیناسیان چۆنی؟ باشم. ئەحواڵت چۆنە؟ ئەحواڵم باش. ئەی یاخوا هەموو کاتێ باش بی. ئیناس تۆ لە پۆلی چەنی؟ یەک. لە پۆلی یەک. واتە دەرەچی بۆ پۆلی دوو؟ بەڵێ. ئەی ئافرین. ئیناس ئەو جلە جوانانە چییە لەبەرتان؟ جلی چی پێڵێن؟ کوردی. جلی کوردی. ئافرین. جلی نەتەوەی کووردە وایە؟ تۆ حەزت لە جلی کوردیە؟ بەڵێ. بۆ نەورۆز و بۆ جەژنان و ئەمانە لەبەریەکەی؟ بەڵێ. ئافرین هەر بشی. ئیناس لە قوتابخانە فێری چی بووی؟ فێری پیتەکان بووی؟ بەڵێ. ئەی فێری ژمارەکان بووی؟ بەڵێ. ژمارەکان هەتا چەند ئەتوانی ببژێری؟ هەتا 10 ئەتوانی ببژێری؟ بەڵێ. ئەیە تا 20. بەڵێ. ئەدێتە 20 بۆ ببژێرە؟ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20. ئەی ئافرین هەر بژی. ئیناس ئەم شتانە چۆن فێر بووی؟
لە مامۆساوە بەڵێ کەواتە مامۆسا فێری کردووی وایە باشە ئێمە ئەگەر لە قوتابخانە دانیشین لە پۆلە مامۆساوانەکانی بۆ خوێندینەوە ئێمە گوێی لێ نەگرین شت فێرە بین شت فێر نابین کەواتە ئەبێ لە پۆلا چۆن دانیشین بە ئاقڵی و بەژیری وایە بەڵێ ئافرینی ئیناسیان ئیناس ئەتوانی شتێکمان پێشکەشکەی هۆراوەیەک شعرێک شتێک تابخانی پۆلی یەکم جست و چالاک و پاکم وانەی کوردی دەخێنم سەرکەوتم بە دەستێنم جێڕاڵەلی مامۆستام پاک و خاوێن وریان هاوڕێ هاو پۆلەکانم خۆش دەوێ چاو ئەی ئافرینی ئیناسیان ئەدیاوڕێت یەکشە بڵێکای بۆ ئیناسیان دەست خۆش ئافرین ئەیمان بەڵێ چۆنی ئەیمەن گیان باش ئەحواڵە چۆنە ئەحواڵ باش ئەیە خوار باش بی ئەیمان بەڵێ تۆ ئیناس خوشک و بران بەڵێ ئافرین یەکتری تا خۆشەوێ بەڵێ شەڕەکەن بێکەوە نە ناخێر خوشک و برا و هاوڕێن نابێ شەرکا وایە بەڵێ ئەیمەن گیان ئەی تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو واتە یەک ساڵتان بینە لەگەڵ ئیناسگیانە ها؟ بەڵێ ئافرین ئەیمان بەڵێ ئەی تۆ کاچی بۆ قوتابخانە لەگەڵ ئیناسی خوشکتا بێکەوە ڕۆن بەڵێ ئافرین ئەی ئەگەڵ لێ بێت لە ڕێگاتاگەنە قوتابخانەکە بەڵێ ماڵتان دوورە لە قوتابخانەوە لە خوارێ ئاواییە لە خوارەوەی ئاواییە ئافرین ئەی کە بەڕێگایە ڕۆن دەستی خوشکەکە وەگری بەڵێ ئەبێ دەستی بگری ئەبێ ئاگاو لێ بێ ئەبێت چاوتان لە شەقامەکە بێ ئەگەر زانیتان ئۆتۆمبیل نییە و کاتە بپەڕنەوە باشە باش ئافرین ئەیمان بەڵێ حەزت لە پاک و خاوێن نییە لە قوتابخانە بەڵێ باشە ئەگەر کاغەزێ شتێک کەوتبوو لە قوتابخانە تۆ چی لێگەی فرێ ئەیکیرا تێن خۆڵەکە ئەیکیتە ناو تەنەکەی خۆڵەکەەوە باشە ئەی ئەگەر تەنەکەی خۆڵەکە پڕ بوو لە شت چی لێکەی ئەیکی سێ لای ساری تێن خۆڵەکە ئەیکەیتە لای سیاری خۆڵەکەەوە بۆ ئەوەی فڕێ با وایە بەڵێ ئافری کەواتە ئەبێ ئێمە ژینگەکەمان خۆش بوێ ئەبێ نیشتیمانەکەمان خۆش بوێ ئەبێ پاک ڕایگرین وایە بەڵێ ئەی ئافری نێک چە بڵێ قایم بۆی مەگیان دەست خۆش ئیلیاس بەڵێ چۆنی کاکە ئیلیاس باشم ئەحواڵە چۆنە ئەحواڵیشم باشە ئەیە خوا هەموو کاتێ باش بی ئیلیاسیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی مەلا چوارم لە پۆلی چوار ئەی ئافرین هەر بژی ئیلیاس بەڵێ ئەم ناوچەی ئێوە لەم دەوروبەر و شاخانەی دەوروبەری گوندەکەتان ئاژەڵی کێوی لێە ئاژەڵی کێبی بەڵێ وەکوچی بەراز وێر چەقاس مۆرە و زۆر هیتر سمۆرە و شتی تریشی لێە بەڵێ باشە ئیلیاس پرسیارێ ئێمە ئەبێ ئەم ئاژەڵە کێویانە بکوژین و لە ناویان بەرین نەوە نەخێر نابێ بیان کوژین بۆچی چونکە ئاژەڵان داماون لەبەرەوەی ئەو ئاژەڵانەش گوناحن بەسە زمانن ئەجا سروشتەکەمان بەوانەوە جوانە بە نمونە ئەگەر ئەم داری پشتمانەوە سمۆرەیەکی بەسەرەوە بێ چەند جوانە وایە بەڵێ یان کەروێشکێکی کێویە بینی لەو دەشت و دەرە چەند جوانە بەڵام ئەگەر بێت و ئێمە هەمویان بکوژین و لە ناویان بەرین شاخ و دەشتەکان چۆڵ ئەو ڕوتە نەبێ وایە ئافرین باشە ئەگەر کەسێکە بینی لەم ناوەڕاوەکە چی پێڵێ ئاگاداریەکەیتەوە کە ڕاونەکە یان وازی لێنی پێی دەڵێن ڕاو نەکات ئافرین نابێ بێڵی ڕاوکە ئەبێ ڕێگری لێ بکەی ئەگەر خۆشە نەوتوانی ئەبێ کەسانی لە خۆ گەورەتر ئاگادارکەیتەوە باشە بەڵێ ئافرین یەک چەم لە قایم بۆ ئیلیاسیان ماردین گیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە باشە ئەیە خوار باشبی ماردی جانەی تۆ لە قوتابخانەی ها بەڵێ لە پۆلی چەنی یەک ئافرین کەواتە لەگەڵ ئیناسان لە یەک پۆلان بەڵێ باشە یەکتری تا خۆشەوێ بەڵێ یاریەکەن بێکەوە بەڵێ باشە ماردین بەڵێ ئەی ئێوە هاوکاری یەکتریەکەن بۆ بەڵێ. نمونە ئەگەر ڕۆژێ ئیناس لاسیکی بیرچوو بێ یان پێنووسەکەی بیرچوو بێ بەڵێ ئافری کەواتە پێویستە ئێوە هاوکاری یەکتری بکەن ماردین با بەڵێ پرسیارێکی ترە لێ بکەم ئێمەی مناڵان سەیری فلم کارتۆن و ماوەی مناڵانکەین باشترە یان یاری بە مۆبایل و تابلێت بکەین تەلەڤیزیۆن
ئافەری سەیری تەلەڤیزیۆن و ماوەی مناڵانکەی چووکە ئەو کاتە بەرنامەی بەسوود فێرە بین گۆرانی خۆش فێرە بین شتمان فێرە بین کە پڕ بێ لە زانیاری دەربارەی نیشتیمان و دەربارەی جیان وایە؟ بەڵێ ئافەرین یەک چەم لە قایم بۆ ماردینجان. یاسا بەڵێ یاسا گیان چۆنی؟ باشم ئەحواڵە؟ باشە ئەیەخوا باش بی. یاسا تۆ نەچوویتەتە قوتابخانە؟ نەخێر بۆ پچکۆلەی هێشتا؟ ئەی حەزەکەی زوو گەورە بیت و وەکو یاسا و ئیناس و ئەیمەن و بچیتە قوتابخانە؟ بەڵێ کەواتە ئەزانی ئەبێ چی بکەی؟ چی ئەبێ شەوان زوو بخەوی، ئەبێ بەیانیا زووەسی لە خەو، ئەبێ نانی بەیانی بخۆی، ئەبێ وەرزشکەی، ئەبێ میوە بخۆی، ئەبێ هەموو ژەمەکان لە شوێنی خۆیان نابخۆی. باشە؟ باش باشە. ئەی حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ کەواتە ئەبێ بە قسەی دایە و بابە بکەی، نابێ هەر لە خۆتۆ بچیتە دەرەوە، نابێ بە تەنیا بچی بۆ هیچ شوێنێک. باشە؟ باش ئەفەرین یەک چەم لێ قایم بۆ یاساگیان. ڕێیان بەڵێ چۆنی ڕێیانجان؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باش ئەیخوا هەموو کاتێ باش بی. ڕێیانجان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلی سێ. ئەی ئافرین. ڕێیان بەڵێ گوندەکەیەوە قوتابخانەی تایە؟ بەڵێ هەتا پۆلی چەند؟ نۆ تا پۆلی نۆ. باشە. ئەی ئەگەر دەرچن بۆ پۆلی 10 و 11 و 12 واز لە قوتابخانەیەنن یان نەچن لەکوێ خوێنن؟ ئەچین لە شارە خوێنی لە شار. باشە. ئەی ئەبێ مناڵواز لە خوێندن بێنێ بڵێ ئیتر قوتابخانەکەی گوندەکەی ئێمە قوتابخانەی تیانەماوە وازێ هێنین؟ نەخێر نەخێر. باشە. سوودی خوێندن چییە؟ لە خوێندنەوە فێری چییە بی؟ فێری پیتەکان فێری ژمارەکان. ئافرین. کەواتە فێری زانست و زانیاریە بین وایە؟ بەڵێ باشە. کەواتە ئێمە لە ڕێی خوێندنەوە ئەتوانین داهاتوویەک بۆ خۆمان دابین بکەین، ئەتوانین وڵاتەکەمان پێشخەین بەهۆی خوێندنەوە وایە؟ بەڵێ باشە. دەست خۆش ڕێیانجان. ڕێیان بەڵێ ئەی چیمان پێشکەشەکەی؟ شعر شعر؟ بەڵێ ئەتی شعرێکم بۆ بڵێ. مەتەڵ بژمێری 6 پیتی جوانە بیری لێ بکەوە ژیر بە بیزانە لەسەر چڵی داریا گوێسەبانان درستی دەکا هێلانی جوان جوان دەم و بەیانی کە ئەجیوێنەیە گزنگی هەتا لەگەڵ خۆی دێنە لەگەڵ شنەبای سبێدەی بەیان ئەبەخشن سۆز و ئارامی بەگیان. ئەی ئافرین ئەمە کێ فێری کردی؟ مامۆستای کوردی. هەر بشی. ئافرین یەک چەم لە قایم بۆ ڕێیانجان. دەست خۆش. ئافرین. بەریا بەڵێ بەریاجان چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باشم ئەی خوار باش بی. بەریاجان تۆ لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلی سێ. ئافرین هەر بشی. جۆ لەو دەنگانەیە لە دەور و بەرمان؟ بەڵێ. قوق قیقیق مۆ ئەمانە چین؟ دەی ئاژەڵە ماڵیەکانن. ئاژەڵە ماڵیەکانن وایە؟ بەڵێ کەواتە خەڵک لە گوندا ئاژەڵ بەخێوەکە وایە؟ بەڵێ باشە. ئەوە دەنگی چی بوو ئێستا؟ دەنگی چۆلەکە و مریشک و کەڵە شێر بوو. ئافرین. باشە. خەڵکی ئەم گوندا ئاژەڵ بەخێوەکەن؟ بەڵێ چ ئاژەڵێک زۆر بەخێوەکەن؟ مانگا و مەڕ و بزن. مانگا و مەڕ و بزن. ئەی پەلەوەریشتانەیە؟ بەڵمەوسە وەکو چی؟ مریشک و قەل و قاز و شتانە چیتان زۆرەیە؟ مریشک. مریشک؟ باشە. بەڵێ. خەڵکی گوندەکان ئەبێ کاری ئاژەڵداری بکەن یان نابێ؟ ئەبێت. ئەبێ. باشە. سوودی ئەم ئاژەڵانە چییە کە ئێمە بەخێویانەکەین؟ ئەتوانین بەرهەم دروست بکەین لەوانەوە شیر ستوین لە مانگاوەری بگرین. ئافرین. دواتریش ئەم بەرهەمانە ئەتوانین بفرۆشینەوە وایە؟ بەڵێ بەوەش خەڵکی گوندەکان داهاتێکیان دەسەکەوێ و خەڵکی شارەکانیش خۆراکیان دەسەکەوێ وایە؟ بەڵێ چونکە ئەگەر خەڵکی گوندەکان نەبن خەڵکی شاریشی شتێک نابێ بیخوا. باشە. پرسیارێکی تر. ئێمە ڕوین بەرە وەرزی هاوین وایە؟ بەڵێ لە وەرزی هاوی نایتر ئاو کەمە بێتەوە، خۆراک کەمە بێتەوە. تۆ چۆن هاوکاری ئەو ئاژەڵ و باڵنداناکەی کە ماڵی نین؟ بۆ نمونە پشیلە، سەگ یان چۆلەکە کۆتر ئەمانە پێویستیان بە ئاو خۆراکە بێ وایە؟ تۆ بەڵێ چیەکەی تاوەکو ئەوان نەمرن لە برسا و لە تینوە؟ ئەتوانین ئاویان بۆ بەرین خواردن ئەتوانین وانیان بۆ بەرین بۆی لە ژیانە بمێنن. ئافرین. کەواتە ئێمە پێویستە لە حەوشەکەمانە یان لەبەر دەرگاکەمانە سەتڵێ ئاودانین بۆ ئەوەی باڵندە و پشیلە و سەگ و چۆلەکە و کوکوختی و ئەمانە لی بخۆنەوە وایە؟ بەڵێ ئافری. پەریاجان. پەریا ئەی تۆ چیمان پێشکەشەکەی؟ هۆنراوی ئاو. هۆنراوەی ئاو.
زۆر بەسوودە ئادەی فەرموو ئاو سەرچاوی ژیانە دیاری جوانی هێزدانە ناوێ بە فیڕۆی بدەین بۆ ئەوەی وڵات پێشخی خاک و ئاوی نیشتیمان سەرمایە بۆ هەمووان ئافرین هەر بژی باشە باسی ئاوە کرد تۆ ئەو بە فیڕۆی نەخێر باشە ئەگەر بینی و لە قوتابخانەکەتان بەلوعەیە شکاوە یان مناڵێک بەلوعەکەی نەگرتوێتەوە تۆ چیەکەی ئەچمەی گرمەوە ئەچی ئەیگریتەوە ئەگەر ئەو نەمێنێت لەسەر زەوی ژیانیش ئەمێنێ نەخێر ژیانیش لەسەر زەوی نامێنێ بۆیە پێویستە ئێمە ڕێز لە ئاو بگرین و ئاو بە فیڕۆ نەین وایە باڵێ هەر بژی یەک چەمڵێ قایم بۆ پەریایجان دەست خۆش یوسرا چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باش ئەی یاخوا موو کاتێ باشبی یوسرا گیان باڵێ ئەی تۆ لە قوتابخانەی باڵێ لە پۆلی چەند 5 لە پۆلی 5 ئەی ئافرین یوسرا باڵێ ئەزانی گوندەکەتان زۆر جوان و زۆر خۆشە باڵێ گوندێکی زۆر دڵگیرەی گوندی داریکەلی داریکەلی ئافرین یوسرا بەڵێ. ئەدی سەیرێکی دەوروبەری خۆ بکە دەوروبەری ئێرە بەچی دەورە دراوە دار نا ئاو شوێنە بەرزانە شاخ، چی شاخ. پێڵەن شاخ. شاخ باشە ئێوە چییە بۆ شاخانەوە دار دارە باشە داری چی زۆر لێ ئێرە بەڕوو داری بەڕوو سوودیەیە باڵێ بۆچی لەبەر هەوا پاکمانە داتێ ئافرین ئێ سێبەرەکەی سێبەرەکەی لەبەر و سێمان بۆ بوومەکەی فێنەکەکە چیتر لەبەر و بۆمەکە لەبەر و بوومەکەشێ خۆین کەواتە دار سوودی زۆرە وایە باڵێ ئێمە ئەبێ لە وەرزی زستانە ئەم دارانە ببڕینەوە بۆ خۆ گەرمکردنەوە نەخێر نابێ بیبڕینەوە ئەبێ لە برێەوەی دار ببڕینەوە چی بکەین دار بچێنین وایە باڵێ هەتا ڕێژەی سەوزایی لە گوندەکەمانە لە ناوچەکەمانە لە وڵاتەکەمان زۆر بێ ڕێژەی نەخۆشیش کەمە بێتەوە بەڵام ئەگەر دارەکان ببڕینەوە سەیرەکەی نەخۆشی زۆر ئەبێ تەپوتۆ زۆر ئەبێ میکرۆب زۆر ئەبێ ئەو کاتە ئاژەڵەکانیش بێلانە ئەبن ئێمە ژیانمان لەسەر زەوی نامێنێ وایە باڵێ ئافرین یوسراگیان یەک چەمڵێ قایم بۆ یوسرا دەست خۆش هەنارگیان چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەی یاخوا و کاتێ باش بێ هەنارگیان لە پۆلی چەنی لە پۆلی شەشم لە پۆلی 6 ئەی ئافرین هەنار بەڵێ وتمانێرە گوندی کوێیە داریکەلی داریکەلی واتای ناوی داریکەلی ئەزای لە چێواتوە بەڵێ لە چێوە دارێکمان هەبووە لەو یاڵا دارەکە گەورە بووە بۆیە پێیان وتە داریکەلی داریکەلی واتە ئێوە وابزانم بەیاڵەڵێن کەل وەنیە بەڵێ واتە داری ئەو کەلە بەڵێ ئیتر لەوە ناوتان ناوە داریکەلی وایە بەڵێ ئەی ئافرین هەنار بەڵێ. ئەزانی زۆر گرنگە کە ئێوەی مناڵان ئەوە واتای ناوی گوندەکەی خۆتان بزانن لەبەرەوەی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ڕێبواری یان گەشتیارێک ڕووی کردە ناوچەکەی ئێوە پرسیاری کرد واتای ناوی گوندەکە و چییە نەڵێ نازانم گرنگە ئێمە واتای ناوی خۆمان واتای ناوی نیشتیمانەکەمان واتای ناوی گوندەکەمان بزانین وایە بەڵێ ئافرین هەنار بەڵێ گوندەکەی خۆتی خۆشەوێ بەڵێ باشە تۆ کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی دکتۆر دکتۆر باشە کە بووی بە دکتۆر حەزەکەی بیتەوە لە گوندەکەی خۆتانە خزمەتی مناڵام بکەی یا بچی لە ناوچەیەکی تر خزمەت بکەیت حەزەکەم لە گوندەکەی خۆمانە بێمەوە خزمەتی مناڵام بکەم ئافرین ئەبێ هیچ کاتێک ئێمە گوندەکەی خۆمان یان وڵاتەکەی خۆمان یان ناوچەکەی خۆمان فەرامۆش نەکەین لە هەر کات و بارودۆخێکا بێ لەبەرەوەی ئێمە ئەمە زێدی خۆمانە و پێویستە هەموو کاتێن لە بیرمان بێ وایە بەڵێ ئەی ئافرین هەنارگیان یەک چەمڵێ قایم بۆ نان دەست خۆش ژیاگیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەی یاخوا و کاتێ باش بی ژیاگیان تۆ لە پۆلی چەنی منش لە پۆلی شەشم ئەی ئافرین هەر بژی ژیا بەڵێ ئێوە ناوچەیەکی خۆشتانەیە وایە بەڵێ باشە لە وەرزی بەهارانە خەڵکیە بۆم ناوچێ بۆ گەشت و سەیران بەڵێ باشە ئەی باشە خەڵکەیە ئەم ناوە پیسەکە تۆ پێ خۆشە ئەم ناوە پیس بێیان پێ ناخۆشە پێم ناخۆشە پێ ناخۆشە باشە چ ڕێنماییەکە هەیە بۆ گەشتیاران و سەردانیکەرانی ئەم ناوچەیە چووکە هەنێ لە گەشتیاران ناوچەکەی خۆیان کێنە ئەم ناوچەیە بۆ گەشت و سەیران پاشماوەکانی خۆیان پاک ناکەنەوە هەر لەو ناوچەیە فرێن تۆ چۆ ڕێنماییانەکەی بە گەشتیارەکان بۆ گەشتیارە ناڵێم کە یەن بۆ ئێرە پێیانەڵێم کە لە دوای خۆیانەوە ئەو خۆڵ و خاشەکەی کە پێیانە بیبەنەوە لەگەڵ خۆیانە و فرێن ئەی ئافرین باشە ئەی تۆ کاتێک کە ئەچی بۆ گەشت و سەیران لەگەڵ خێزانەکەتا چی لەو پاش ماوەشتاناکی کە پێتانە لەگەڵ خۆمانای هێنینەوە فرێدەین ئەی ئافرین بۆچی واکەی لەبەرەوەی ژینگەکەمان پیس نەبێت ئەگەر ئێمە ئەم ناوچەیە پیسکەین
ئەگەر بەردەوام خۆڵ و خاشاک لە دەوروبەری خۆمافرەیەین سەر زەوی بە کەڵکیشیان نەمێنێ نەخێر نەخێر کەواتە ئێمە پێویستە نیشتیمانەکەی خۆمان خۆش بوێ ئەبێ ژینگەکەمان پاکراگرین ئەبێ هەر کەسێکیشمان بینی خۆڵ و خاشاک فرایە ئەبێ ئاگاداریکەینەوە وایە بەڵێ ئافرین یەک چەپڵی قایم بۆ ژیانگیان دەست خۆش ڕەنگیان چۆنی باشن ئەحواڵێ باشە خزمانی ئاوایی چۆنن باش هەمووی باشن بەڵێ ئەی یاخوام و کاتێ باش بە ڕەنگیان لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەی ئافرین هەر بشی ڕەنگ بەڵێ باشە ئیتر وردە وردە بەرەو کۆتایی ساڵی خوێندنەچین وایە وای ئیتر پشووی هاوین دەست پێکە وایە با ئێوە وەکو مناڵانی گوندەکە وەکو کوڕەکان لە مۆرزەیە خۆتان بە چی یاریەکەەوە سەرقاڵەکەن دووگاڵی ئێ شارکێ ئێ چەند شتێکی تر ئەی ئافرین باشە مناڵ یاری بە مۆبایل کە یان یاری دوو گۆڵی و چاوشاوچیکێ و ئەمانە بکە باشترە دووگاڵی و چوار شارکێ ئەوان ئافرین باشە لەکوێ یاریەکە شوێتانەیە بەڵێ باشە ئەی حەسان لە کتێب خوێندنەوەیە بەڵێ باشە منیش ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناون بە دیاری ناوی گۆڤاری پەپولەیە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپی کردو و بە دیاری نردوێتی بۆ ئێوە بەوی وایەم کە ئێوەش بیخوێندنەوە و سوودی لێ ببینن باشە باش ئافرین یەک چەپڵی قایم بۆ ڕانگیان مناڵەکان پێتان خۆش بوات بە گوندەکەی ئێوە بەڵێ ئەی گفتوگۆکانمان خۆش بوو بەڵێ من زۆر سوودم لە گفتوگۆکانی ئەوە بینی حەزیشمە کرد کاتی زیاترم هەبێ بۆ ئەوەی زیاتر بە یەکەوە بمێنینەوە بەڵام کاتەکەمان لێرە کۆتاییاو من لێرە بەجێتان هێڵم هەتا گوندێکی تر و ناوچەیەکی تری کوردستان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خۆی لەگەڵ خواحافیز